دەرکەوتنی چەندان حاڵەتی نەخۆشی لە نێو ناوەندەکانی خوێندن لە سنووری سۆران، تەندروستی سۆران و ژمارەیەک بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگاکانی کۆکردەوە بۆ پێدانی زانیاری چۆنیەتی خۆپارێزی لە نەخۆشی و پەتا گوازراوەکان. باخچەی ساوایان یعنی پەتاکە لە کنەمە یەکسەر یعنی زۆر بڵاوبوویتەوە وەکو مەسەلە ئینفلۆنزایان کولێرەیە بەس بەیانیان کە پێیان ئەرێن ڕێنمایەکانیان پێرێن یعنی بزانین منداڵک ئەو نیشانی تێدایە تێبەدی بکەین بەداکو بابەکەی ئەرێن مەسەلەن بەو بەیانی نێتەوە ڕێنمایەکانی پێرێن و وەرەقەکەی لە ئەنووسین و ڕەوانەی ئەەکەین داکو باوی ئاگدار ئەەکەینەوە کە پێویستە ئەو منداڵەها بۆ ماوەی هەفتەیەک سەردانمان نەکات بۆ ئەوی یعنی منداڵەکانی تریش نەگرنەوە کە بەڕاستی زۆر گرینگە ئەوە. بە شێوەیەکی گشتی ئێستا هەست ئەەکەی پەتای وەرزی زیاد بەرەبەرە لەبەر ئەوەی بە حکمی ئەوەی وەرزەکان ئەگۆڕێن سەرەتای دەستپێکردنی وەرزی پاییزە ئیدی ئەوە ئەکە هەموو ساڵێک پەتا بەرزە بیتەوە بەبوونی ئەو ڤایرۆسی پێش ئێستا کۆڤید-19 زیاتر مەسەلەن ئەو شتە بەربڵاوتر بوو وای کرد زیاتر ئەمە حەزار بکەین وا باشە بەڕێوەبەری تەندروستی بێت سەردانی قوتابخانەکان بکات و سامپڵیان لێوەرگرت پشکنین بکات بە بەردەوامی لۆ ئەوی بزانین ڕێژەی بەرزبوونەوەی ئەو پەتانە چۆن. مەترسی لە چەند پەتایەکی وەرزی و نەخۆشیە گوازراوەکان دەکرێت بە تایبەتی لە ناوەندەکانی خوێندن و باخچەی ساوایان و داینگاکان لەوانە نەخۆشی کۆلێرا و پەتای وەرزی و نەخۆشیەکانی سیل و جگەر و کۆڕۆنا و چەندان پەتا و نەخۆشی تر. پەتاکان ئێستا پەتای وەرزی مەترسی هەیە و هەروە نەخۆشی کۆلێراش مەترسی هەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نێوان قوتابیان براو دەبێتەوە لە قوتابیەک لە قوتابیەکی تریش ئەگوازێتەوە بە زۆرێک و ئەمە لە لایەکی تر هەندێک نەخۆشی گوازراوی مەترسیدار هەیە کە ئەو لە هەموو دنیا بە شێوەیەکی بەلبلاو بوویتەوە تابان کوردستان و عێراقیش بەشێکن لە جیهان ئەوانیش بە دوورنینە وەکو نەخۆشیەکانی زەرگ هێپاتایتسەکان هێپاتایتس B AUB C DE و هەروها لەمان کاتیشدان نەخۆشی سیل و ئایدز و ئەوانش بلاو بووینەوە لە هەموو دنیا نەک برێم هەر لە کوردستان و سۆران. بە پێی زانیاریە تەندروستیەکان هاتنی وەرزی پاییز و دەستپێکی وەرزی سەرما گەشەی بەکتریا و ڤایرۆسەکان زیاترە لەو کاتەش ئەگەری گواستنەوەی نەخۆشیەکان زیاتر دەبێت بۆیە وشیاری هاوڵاتیان و خۆپارێزیان لە هەموو تەمەنەکان باشترین ڕێگایە. عوسمان کورسات نیوز سۆران.